با بە شێوەیە یادی پێغەمبەری خوا بکەینەوە صلی الله علیه وسلم. مڕ ئەم وایە یادی پێغەمبەری خوا بگۆڕین وەکو چۆن سەحابەکان یادیان نەکردوێتەوە، ئێمە یادەکە بگۆڕین بە تەواوەتی. چۆن؟ یادێک هەیە یادی عەکسیە، ڕێک بە پێچەوانەوەیە. چۆن؟ ئەڵێن ئەمڕۆ یادی بەکارنهێنانی مۆبایڵە. یاڵا ڕەحمەتی خواتان لەبێ هەرێکە لای خۆی مۆبایڵەکەی داخە، قفڵی کەم، ب4 ساعت مۆبایڵ نییە، کەس نابێ مۆبایڵ بەکاربێنێ. نەک دژایەتیشە بە کاتی مۆبایڵەکەین، ئەمانەوێ یەک ڕۆژ لە ژیانمانە لە ساڵەکەیە بەبێ مۆبایڵ بژین. وەختێک گەزانی شەو کێسێک کەوتێ کەوڵە زۆریشە بۆ مۆبایڵ و بەس ئەیبیشە تازە وعدییا و بەکاری نێنی خوای چی بکەم، دیخوای ڕۆژ بێتەوە 24 ساعتەکە تێپەڕێ، کۆمەڵێ مەسیج و کۆمەڵێ نامە و کۆمەڵێ ئیشی زەرورم هەیە هەتاوەکو بتوانم مۆبایڵەکەم بەکاربێنم. ئەمڕۆ ناوەنین ڕۆژی بەکارنەهێنانی سیارە. یەک کەس نابێت سیارە و دوو کەڵکا بەسەر جادەکان و بەسەر سنگی خەڵکا. یەڵا سیارە نییە، کەس سیارە دەرنەکە. سەر ئەوروپا ڕۆژێکیان هەیە ڕۆژی بەکارهێنانی سیارە. کەس سیارە دەرناکە بۆی کە ڕۆژی دوایی سیارەیان بەکاربێنە قەدری سیارە بزان سیارە بۆچی بەکارێت. لە یابان ساتە وەختێکیان هەیە بۆ یادی کارەبا. ئەزان چی یەکەن لەو ڕۆژەیە؟ چی ئەزانێت چی ئەکەن؟ ها؟ کارەبا خامۆشەکەن، کارەبا نامێنێ. سیرەکەن سەی چواردەوری خۆیان هیچ ئیش ناکە، کارەبا نامێنێ بۆی کە بزان بەبێ کارەبا توان چۆن بژین. عینە لای خۆمان تەبەن ئەویش لای ئەوانیش خۆیان ناگرێت، ب4 ساعت ناکوژێتەوە. 12 ساڵەی 12 مانگەکە لە ساڵەکە یەک چرکە ناکوژێتەوە لەبەرەوە ئیکوژێنەوە. عینە لای خۆمان. دوایی کە کارەباکە هەڵەکەنەوە اینجا ئەزانن چەند زەرور بوون بەم کارەبایە، چەند ئیشیان بەبێ کارەبا ناڕۆی. کەواتە ئێمەش ڕۆژێ دیاریەکەین بۆ یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یادی 12 ڕەبیع الأوەلە ئەڵێین ئەگەر پێغەمبەری خوا نەبوایە چی ڕوویەدا. با ئێمە حسێب بکەین موسڵمان نین، پێغەمبەری خوامان لە ناوانیە، بەرنامەی پێغەمبەری خوامان لە ناوانیە چی ڕووەدا. نەچی نوێژەکانتان تەرکن، نا بەس بیرکەنەوە پێغەمبەری خوا نەبوو، تۆ چییە بوویت؟ ئادەی ئەزانی یەکەم شت کە بیری لێ کرد و وایە چی بوایە؟ من سەیرم لێ دێ خەڵکی ئەوە ئەدەبیتیایە بە سەحابی پێغەمبەری خواڵێ بەڵام جا خۆ سەحابە شەڕیان کردووە، سەحابەش بۆ زینای کردووە، سەحابە بۆ درۆی کردووە، دایکی من لە ژیانیا درۆی نەکردووە. یعنی دایکی من و سەحابە فەرقی چییە؟ کوڕم سەحابە نەبوایە تۆ ئیساکێنە نەتەزانی باوکەی چێیە. ئەم دین و بەرنامەی پێغەمبەری خوا نەبوایە صلی الله علیه وسلم ئەبوایە یەکەم شت کە گومانە بکردایە بووتایە دایکە من کوڕی چێم. وای وا پرسیارە کردایە. ئێستا تۆ دایکی خۆ بەراورد دەکەی بە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ڕۆژێکان پێغەمبەری خوا وتار بۆ سەحابە ئەیا و فەرمێ ئەمڕۆ چ پرسیارێکتان هەیە بیکەن؟ پێغەمبەری خوا تووڕە بۆ باسی قیامەتە و ئەفەرمێ چ پرسیارێک هەیە؟ مغیرەی کوڕی شوعباڵێ پێغەمبەری خوام پرسیارێکم هەیە. مغیرەی کوڕی شوعبە پیاوێکی ئاوا سوعبە چی بوو حەزی کردووە کە پێغەمبەری خوا تووڕە بۆ دامێ بیخاتە پێکەنین. پێغەمبەری خوا فەرمێ فەرموو ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوام باوکم چێیە؟ فەرمێ باوکە فڵانی کوڕی فڵان. نای باوکی خۆی ئەڵێ. ئەڵێ دە باش. ئەچێتەوە بەلای دایکی. ئەڵێ دایکە وەڵای ئەمڕۆ پرسیارێکی وام لە پێغەمبەری خوا کرد. ئەڵێ هەی ماڵوێرانم بەخوا تۆ کوڕێکی خراپی. ئەجا بەڵکو دایکی خۆی لە جاهیلیەتە کەتنیەکی بکردایە ئێستا هەتی تۆ زۆڵ بوویتایە ئێستا دایکی حەیای بشوانە و پیاوانەیە وچی. فەرمی بە قورئان بیرتایە کوڕی پیاوێکی حەبەشی قوڕەشی باوەڕم پێ کرد، باوەڕم بە تۆ ناکرد. سەحابەکان بۆ ناسینی باوکیشیان چوونە تۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەو نەسیقەیان بە پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه وسلم.
کەواتە تۆ بیرکەرەوە لە ڕۆژێکە کە ئەم وڵاتەی تۆ بە بێشە ئەخلاق نامێنێ دین نامێنێ ئەبێ یەکەم شت کە بیری لێ یەکەیتەوە ئەمڕۆ بەرنامەکەی پێغەمبەری چی؟ بە قورئان با بچم زوو فریای کوڕ و کچەکەم کەوم بۆ چونکە ئەو کوڕە و ئەو کچە ئەگەر دینی محەممەد نەبێ هیچ شتێک لێکیان حرام ناکە هەڵێ خوشکی خۆمە و لەگەڵ خۆما پەروەردە بووە و بۆ بیەم بە یەکێکی تر و بۆ خۆم حەڵاڵ نەبێ ئەمە مۆڕاڵە ئەمە ئەخلاقە ئەمە لادینی و ئیلحادە پێتەڵێ فەرقی چییە؟ چ ڕێگرێک هەیە ئەم کوڕ و کچە پێکەوە کۆبنە و جوود بن خوشک و بران ئەبێت تا ئەو 24 ساعتە تێپەڕێت تۆ لەبەردەم ژووری هەردوو کوڕ و کچەکەتە حەرەزبی ئاوە نزیک یەکتری نەکەون ئەمە ئەبسەد شتە کە تۆ حساب بۆ نەکردووە بێ کامێرەی لە ماڵەکەتا دانیژنەکە و خیانەتی لێ نەکە ئەبێ ئەو ڕۆژە بەقەدەر درۆی نیسان درۆ ببیستی چکە درۆ حرام لێ لەو کۆمەڵگایەیە کەواتە با ڕۆژێک دانین بۆ یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە بزانین قەدر و گەورەی پێغەمبەری خوا چییە لە ناومانە ئەگەر ودمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بوو مەگەر هەر خوا بزانێ لە تۆ گەیە من ئاوی حەیاتێ تروسکەیکی زەمین نووری ژیانێ لە من بۆ من لە خۆم بۆ خۆم بەسۆستر هەموو گیانم لە بۆت نەبوو یەک گیانێ هەموو گیانم بە قوربانت بێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ نەبی من چی بوومایە خوازانێک گا پەرستیەکە بووم ئاگر پەرستیەکە بووم ئەورەت پەرستیەکە بووم مشک پەرستیەکە بووم سیسک پەرستیەکە بووم چی دەرەچووم لە ئالاو لە ئەو خەڵکەیە چیم پێوترا چ جڕ و جانەوەرێکم لێ دەرەچوو کەواتە یادی محەممەد ئەبێ بە عەکسەوە بکەینەوە بڵین ئەگەر محەممەدمان لە ناو نەبوایە چیمان لێ بەسەر هاو